قسەی چاودێرانە دەڵێن پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارە شەقتێ هەڵدانێکی تند بوو لە پرۆسەی دیموکراسی و ڕێخستنی سیناریۆی هەڵبژاردن بە شێوەی ئەلکترۆنی یاریەکی سیاسی بوو کە پێش دەستپێک چەند لایەنێک ئەنجامەکانیان بەدەستهێنا بوو. هاوکێشەی سیاسی حیزبە دەسەڵاتدارەکان لەوەتەی هەبووە هەر بەو جۆرە بووە کە خۆیان مەبەستیان بووە بۆ پاراستنی پۆست و پلە و ئایندەیان هەر کەسێک هاتبێتە سەر ڕێگەیان دەیسڕنەوە یانیش سڕی دەکەن. ئەوان پیان وایە کە تەواو متمانیای خەڵکیان دەستداوە و دەسەڵات لە دەستوانە نامێنێ ئەگەر ئەو پرۆسی دموکراسیە بۆ شێوە ڕۆتینەکەی خۆی بڕوا بڕێەوە بۆیە پێم وابێ هەموو ئەوی یاریانە ئامادەن لەگەڵ کۆمپانیای مافیایی لەگەڵ وڵاتانی داگیرکار لەگەڵ خەڵکی کار لەگەڵ دەستی دەرەکیت ڕێکەون بە خاتەوەی کە دەستیان لە دەستی کورسی و قاچیان لەسەر کورسەکە نێتە خوارەوە کودەتا بووە بەسەر پرۆسی دیموکراسی و کودەتا بووە بەسەر دەنگی خەڵکات بەسەر ئیرادەی خەڵکە و دیارە دوانزەی ئایاریش ئەبێتە ڕۆژ لە ڕۆژە ڕەشەکانی ترکە لە بیرۆری خەڵکە بێنێتەوە چکە غەردێکی گەورە لە خەڵک کراوە ناحەقێکی گەورە کراوە کۆمەڵی هێزگەری چەکدار خۆسەپێن ئامادەن کە شەڕی ماڕنەوانێکە خەڵکا بکەن. من پێم وابێت ئەمە زەنگێکی مەترسیدارە یەکێکە لە هەرە زەنگە مەترسیدارەکان بەقەدەر شەڕی ناخۆ ئەمە مەترسیدارە بۆ خەڵکی کوردستان ئەبێ بە ئاگا بێتوان و لەسەر دەنگ